بەڵێ بەرەزان بە قسەکردنی زیاتر لەبارەی بڕیاری داخستن و مامەڵەی حکوومەت و بەرپرسان بەو جۆرە لەگەڵ مزگەوتەکان میوانداری دکتۆر هەورامان گەچەنیمان کردووە کە لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە. بەڕێز دکتۆر هەورامان سڵاوی خوارد لێبە و کاتت باش. قسەتان لەسەر ئەم مامەڵەیەی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا چییە کە قوفڵ و زنجیریان لە دەرگای مزگەوتەکان داوە؟ بەڵێ وعليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاو بۆ ئێوەی بەڕێز و سڵاو بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. بسم الله الحمد لله وصلى الله وسلم وبارك على رسول الله سيدنا ونبينا محمد وآله وصحبه ومن والاه. خۆی لە ڕاستیدا لە سەرەتاوە کە ئەم ڤایرۆسە ڕووی کردە وڵاتی ئێمە و ڕووی کردە عالەمی ئیسلامی، عالەمی ئیسلامی و بەتایبەت زانایانی ئیسلام تەنانەت لە پیرۆستترین و مقدسترین شوێنی مسلمانان کە شاری مەکەی پیرۆزە کە کەعبەت الله و بەیت الحەرامی تایە و ڕوکنێکی گەورەی ئیسلام کە حەج بوو ئەوە بوو وەستا و عەمرەکردن وەستا و نوێشکردن و تەراویحکردن لە هەردوو حەرەمەینی شەریفەین وەستا. لە سەرەتاوە مامەڵەیەکی لەگەڵ ڕوحی شەریعەت چی ئەفەرمێ بەو جۆرە مامەڵەی لەگەڵا کراوە. ئێستا من قەنەعەتم وایە ڤایرۆسی کۆرۆنا بابەتەکە لەوە دەرچووە کە تۆ بە داخستنی مزگەوت کۆتایی پێبێت یان بە داخستنی مەکتەبەکان کۆتایی پێبێت. بابەتی ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی وای لێ هاتووەوە ئەبێ فەردەکان یانی تاکی ئینسانەکان وەکو چۆن دەست فێر بووە دەست بەرێ بۆ ئاگر ئەی سووتێنێ دەستی بۆ نابا، وەکو چۆن فێر بووە نزیکی کارەبا ناکەوێتەوە ئیلا بە خۆپارێزی نەبێ بە لەبەرکردنی دەستکێشی کارەبایی و کۆمەڵە تەحفوزاتی گەورە گەورە کە ئەو لەو تەزوە گەورە لەو خەتەرە گەورە ئەی پارێز لەو مەترسە گەورە ئەی پارێزێ، وەکو چۆن خۆی ناخاتە ناو بەحرێکەوە بەبێ ئەوەی مەلەبزانێ ئەزانێ ئەخنکێەوە ئیلاخیر. ئەوەش بە هەمان شێوەم ڤایرۆسە ئەبێ فرد یانی ئیتر ئەوە فێر ببێ کە بتوانێت خۆی بپارێزێ. چونکە بەڕاستی تۆ لە مزگەوت تا بۆ نمونە دوو کەس نابێ بچنە مزگەوت لەبەرەوە تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبن یامێکیان نەیگوازێتەوە بە ئەویتریان، بەڵام کە هاتە دەرەوە لە هۆڵەکە و لە مۆڵەکە و لە سەیرانگاکە و لە مناسبەی فلان مناسبە و فلان بۆن یەکتر دەبین، ئەمە بانێکە و دوو هەوا بەڕاستی ئەبێ ئێمە هەوڵ بین بە هەر جۆرێک بۆ کە فەردەکان تاکەکان خۆیان ڕابێن لەسەرەوەی کە خۆیان لە ڤایرۆسی کۆرۆنا بپارێزن وەکو باقی ڤایرۆسەکانی تر وەکو باقی شتە مەترسیەکانی تر کە تووشی زۆر بەشەریەتە بە تووشی ئینسانەکان ئەبێ بەڕاستی زۆر باشە. کۆتایی پێ نایە کە تۆ مەکتەب داخی یا مزگەوت داخی بەڕاستی. بابەتی مزگەوتەکانیش کاگێ دانای بەڕێز بابەتی مزگەوتەکان بەڕاستی ئەمە وەکو لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان پێشوەخت جەلسەی خۆمان کرد یاداشتی خۆمان داوە بە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە لە ڕێەوە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئاگادار کاتەوە بەوەی کە هەوڵ بدرێ کە دەرگای مزگەوتەکان دانەخرێ بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەڕاستی نابێت دەرگای مزگەوتەکان. زۆر باشە جەنابی دکتۆر دەینە سەرەوە بابەتەش دواتر. مەبەستم بوو زیاتر لەسەر بابەتی داخستنی دەرگای مزگەوت پێشەوەی بچینە سەر پرسیارەکانی تایبەت بە ڕەمەزان. پێتان وانە حکوومەت نادادگەرانە لەگەڵ مزگەوتەکان دەجوڵێتەوە؟ دەبینین کۆڕ و کۆبوونەوەکان، مەسرح و قومارخانەکان، ئاهەنگەکان، ڤیستیڤالەکان بۆنە کۆمەڵایەتیەکان ئاسایی بەڕێوە دەچن، بەڵام تەنها مزگەوتەکان کراونەتە ئامانج. ساڵی ڕابردووش ببوورە دکتۆر ساڵی ڕابردووش سەرەتای دروستبوونی کۆرۆنا و سەرهەڵدانی کۆرۆنا لە یەکەم شوێن لە شوێنە گشتیەکان لە داخستنی مزگەوتەکانەوە دەستیان پێکرد کە هەم هاوڵاتیانی نیگەران کرد هەم پرسیارێکی گەورەی لەسەر و کردەوەی حکومەتدانە. ئێوە چۆن دەڕوانە ئەم هەڵسوکەوتانە؟ خۆی لە ڕاستیدا وەکو ئاماژەم پێکرد ئەم ڤایرۆسە کە هاتووە مەترسێکی گەورەیە بۆ سەر بەشەریەت بۆ سەر مرۆڤایەتی. من پێم وایە ئەهلی مزگەوت هەر پێویستی بەوە نییە کە حکوومەت ئاگاداری کاتەوە بڵێ با وریابن خۆتان و پارێزن، وریابن لە مزگەوتە ڕێنمایەکان ڕەچاو بکەن، وریابن ئاوها بکەن ئاوا بکەن. ئەهلی مزگەوت بەڕاستی ئەهلی شوێنکەوتنی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم،
ئەهلی مزگەوت زۆر تعاملی جیاوازە لە خەڵکێکە 24 ساعتە لە کافتریاکان کەوتووە لە قومارخانە و لە مەیخانە و لە کوێ و ئەمانە کەوتووە قەت ئەو دوانە مقارنە ناکرێت لەگەڵ یەکە ئەهلی مزگەوت شوێن کەوتووی ڕوحی شریعەتی پاکی پەروەردگارە ڕوحی سنەت و منهجی رسول الله صلی الله عليه و آله وسلم کە چەند گرنگی بە مرۆڤ ئەدا کە چەند گرنگی بە تەندروستی ئینسانەدا بەڵام ئەبێ حکوومەتیش ئیستیغلالی ئەم حاڵەتە نەکا وەکو جەنابەت فەرمووت ئەبێ حکوومەتیش ئاگادارێ مادام حکوومەت کە مەسئولە لە پاراستنی تەندروستی خەڵک ئەبێ ئیستیغلالی شعوری مسلمانان نەکا بەڕاستی ئەبێ ئیستیغلالی ئەم حاڵەتە نەکا بێت وەکو جەنابەت فەرمووت شوێنەکانی تر کە سەرچاوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان زۆر متەساهل بێ لەگەڵیانە بەڵام خۆی بڕوا بەدەستی خۆی بەداخەوە ئەوەی کە بینیم لە شاری هەڵەبجە خۆی بەدەستی خۆی بڕوا قفڵ لە دەرگای مزگەوتەکان بە قەت ئەهلی مزگەوت و مامۆسانی ئاینی پێویستیان بۆ نیە کە خەڵک قفڵ لە دەرگای مزگەوتەکانیان بە لە کاتێکە ئەگەر بزانن مزگەوتەکان و کردنەوە مزگەوتەکان مەترسین بۆ تەندروستی مرۆڤەکان ئەوە ئیسلام خۆیەتی ئەمرەکە بەڕاستی بەوەی کە مرۆڤەکان ئەبێ بپارێزرێنەوە ئیسلام خۆیەتی ئەسڵ شریعەتی خۆی پەروەردگار بۆ پاراستنی کۆمەڵی مەصالح هاتووە یەکێک لەوانە بۆ پاراستنی نفسی ئینسانەکان هاتووە بۆ پاراستنی ڕۆحی ئینسانەکان و پاراستنی عەقڵی ئینسانەکان هاتووە زۆر باشە ئەوەی کە خوای رب العالمین دایناوە لە ئەوامر و لە نەواهی لەوانەیە کە واجبی کردن لەوانەیە کە حرامی کردن مرۆڤ بێت لێیان دوورکەوێتەوە یان بێ ئەنجامیان بە هەمووی بۆ مەسلحەتی دین و نەفس و عەقڵ و ماڵ و سەروەت و سامانی مرۆڤەکانە بۆیە دووبارەیەکەمە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان نابێ ئیستیغلالی عەتفی مسلمانان کە نابێ ئیستیغلالی تێگەیشتنی مسلمانان کا و بێت توندی کاتەوە لەسەر مزگەوتەکان و لەسەر جێگاکانی تر متەساهل بێت چونکە ئەگەر بابەتەکە ڤایرۆسی کۆرۆنا بێ وەک لە مزگەوتا بڵاو بێتەوە لە شوێنەکانی تر ئەولاترەکە بڵاو بێتەوە بەڕاستی زۆر باشە جەنابی دکتۆر لە ئێستادا بەرەو مانگی ڕەمەزان دەچین و کاتی ئەوەیە کە مامۆستایان مسلمانان ڕێنمایی بکەن و ئاراستەیان بکەن بەوەی کە خۆیان بپارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا یاخود خۆیان ئامادە بکەن لە ڕووی ڕۆحیەوە بۆ ئەنجامدانی پەرستشێکی دروست یاخود بڵێن تەندروست لەو مانگە پیرۆزەدا ئێستا کە مزگەوتەکان بەڕووی مامۆستایان و مسلماناندا دادەخرێ مامۆستایان چۆن لەگەڵم دۆخەدا مامەڵە بکەن و مسلمانان چی بکەن؟ کاک دانایی بەڕێز من ڕۆژێ پێش ئەوە کە ئەم فەرمانەی و ئەم ڕێنمایە تایبەت تازەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بڵاو بێتەوە لەگەڵ بەڕێز وەزیری ئەوقاف دانیشتین بۆ ئەو بابەتە من بەڕاستی لەوێ قسەی خۆم کرد لەگەڵیا وەزیری ئەوقاف بەڵێنی بە مندا و دڵنیایی بە مندا و ئێستاش پێشەوەی بێمە ناو ستۆدیەکەوە قسەم لەگەڵیا کرد من مژدە بە مسلمانان ئەدەم و لە ڕێی شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و مژدە بە نوێژ خوێنانەدەم مژدە بە مامۆسایانی ئاینیە دەم بەوەی کە لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان کە دەست پێیەکە سەرجەم مزگەوتەکان دەکرێنەوە پشتیوان بەخوا بەڵام لێرەشەوە مسلمانان ئاگادارەکەم و مامۆسانی بەڕێز ئاگادارەکەمەوە کە ئێمە لە هەموو کە زیاتر ئەبێ پابندی ڕێنمای تەندروستیەکان بین بەڕاستی ئەبێ بزانین کە ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکی خەتەرە ئێمە نابێ وەکو عەرزمکردن بڵێن بۆشی فلان جێگا و فلان جێگا و فلان جێگا کراوێ نا ئێمە واجبی شەرعی خۆمان جێبەجێەکەین با ئەم ڤایرۆسی کۆرۆنای لە مزگەوتا بڵاو نەبێتەوە لە هەر شوێنێکی ترا بڵاو ئەبێتەوە ئەو خۆیان مەسئولن لە دنیا و لە قیامەتە بەڵام با لەناو مزگەوتا بڵاو نەبێتەوە بۆیە زۆر پێویستە لەسەرمان ئەگەر لەسەر خەڵکی تر یەکجار پێویست بێ لەسەر ئێمە دوو جار پێویستە کە بەوەی کە ڕێنمای تەندروستیەکان ڕەچاو بکەین تکایە ئەهلی مزگەوت تکایە ئەهلی قورئان تکایە مامۆسایانی بەڕێز تکایە نوێژ خوێنانی بەڕێز با ڕەچاوی ڕێنمای تەندروستیەکان بکەن ئەمە ئیسلام ئەمرمان پێیەکە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە حەدیثی صحیح هاتووە فەرمی ئەگەر یەکێک لە شاری مەدینە خەڵکی مەدینە بهاتایەتەوە لە دوورەوە لە سەفەر خەڵکێکی دانابوو لە قەراقی مەدینە ئەوت بڕۆن ئەسپەکانتان و شتەکانتان جوان جوانێ بشۆن اینجا وەرنەوە ناو شاری مەدینە وی بە پاکوتەمیزیەوە بگەڕێنەوە ناو شاری مەدینە ڤایرۆسێک پیسیەک میکرۆبێکە لە دەرەوە لە ئەسپەکانیان نیشت بێ بەو میکرۆبۆ نێنەوە ناو شاری مەدینە و مسلمانان توش نەکەن ڕسوول الله صلی الله عليه و آله وسلم فەرمێ ئەوەی کە سیری خوارد ئەوەی کە پیازی خوارد با نێ نزیکی مزگەوتەکانمان بێتەوە بۆی کە مسلمانان ئازار نەدا لەبەرەوە لە ڕاستیەوەکو وتم ئەوەی کە ئەوانی تر ئەگەر یەک جار پێویست بێ لە سەریان ئێمە دوو جار ئەوان ئەگەر وەکو شتێکی دنیایی سیرکەن ئێمە وەکو شتێکی دنیایی و قیامەتی و واجبێکی شەرعی خۆمانە پارێزین بۆیە پشتیوان بەخوای پەروەردگار
تەمەنای ئەوە ئەکەین و مژدە ئەدەین بە مسلمانانی بەڕێز بەوەی کە دڵیان زۆر ناڕەحەت نەبێ بەوەی کە پشت بەخوای پەروەردگار ئەم حاڵەتە کاتیە کۆتایی پێدێت و لە مانجی پیرۆزی ڕەمەزانە مزگەوتەکان دەکرێنەوە و پێکەوە چینە مزگەوتەکان و تەراویح و ذیکر و دوعا و یادی خۆی پەروەردگار پێکەوەکەین انشاءالله. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەورامان گەچەنی کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆی بەڕێز.